باز لە ڕۆڵی ڕاگەاندن و میدیاکانەکەین بە شێوەیەکی گشتی لە کەمبوونەوەی توندوتیژی خێزانی، توندوتیژی دژ بە ژنان و ئافرەتان شوێکی گشتی لە سەراستی هەرێمی کوردستان تا چەندە میدیاکان هاوکارن لەمڕۆ بۆی کە توندوتیژیەکان کەمتر ببنەوە، ئامارەکان کەمتر ببنەوەی کە لە نێو خێزانەکانمانە ڕووەدا بە شێوەیەکی گشتی. ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز عەقیلی پۆلیس سەفین تاهیر، بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە هەولێر. بەڕێز عەقید سەفین، سڵاو لێبێم، کاتت باش. سپاس بۆ ئامادەبوونت، سپاس کە ئەو دەرفەتت پێداین. تا چەندە میدیاکانی ئێمە لە هەرێمی کوردستانە ڕۆڵیانە بۆ لەوەی کە توندوتیژی خێزانی، توندوتیژی دژ بە خانمان و ژنان کەم بێتەوە؟ بەیانی جەنابیشتان باش، زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە، سپاس بۆ ئێوەی بەڕێز کە توانیتان بەرنامەیەک لەسەر ئەو جۆرە ئیشانەی کە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان و خێزان ئەنجامیەدا ساس بکەن. دیارە ئێستا لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لە تەواوی جیهانیش ڕاگەاندن کاریگەریەکی یەکجار گەورەی هەیە لەسەر ئەو ڕووداوانەی کە لە ناو خێزانەکان و لە ناو وڵاتاندا کە ڕووەدا. یەکێک لەو ڕووداوانەی کە کاریگەری هەیە دیارە ئەو توندوتیژیانەنە کە بەرامبەر ئافرەتان و لە ناو ئەندامانی خێزان ئەکرێ، ڕاگەاندنیش کاریگەریەکی یەکجار گەورەی هەیە. بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان و خێزان بەکاری هەرە لە پێشینەی زانیوە بۆ ئەوەی لە ڕێگای هۆکارەکانی ڕاگەاندن ئەوجا ئەوانەی ئێستا لە کوردستان بەردەستن هەوڵی داوە کاری جددی بکات بۆ ئەوەی ئەو خزمەتگوزاریانەی کە لەو بەڕێوەبەرایەتی هەیە و ئەو یاسایانەی کە لە کوردستانیشی پێکرێ بتوانی بە جوانترین شێوە بۆ خەڵکیشی بکاتەوە و ئاستی ڕۆشنبیری خەڵکی پێبەرز بکاتەوە. باشە، بەڕێز کاک سەفین، ئێوە بەدەر لە میدیاکانی تر، ئێوە میدیای تایبەت بە خۆتانەیە، کەناڵی تایبەت بە خۆتانەیە، مەبەستم لە کەناڵ لە شێوە جیاوازەکانی ڕاگەاندنە لە گەر ڕۆژنامە بێ، گۆڤار بێ، رادیۆ بێ، یاخود تەلەڤیزۆن بێ، تەلەڤیزۆنی لۆکاڵی بێگومان یان پیج وەکا بڵین سوشیال میدیای تایبەت بە خۆتان هەیە؟ خۆشبەختانە ماوەی نزیکەی ساڵێکە بێ ڕادیۆیەک هەیە لە کوردستان و لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان و خێزان هەولێر بە ناوی رادیۆی دەنگی یەکسانی کە بە شێوازێکی زۆر باش ئەو رادیۆی ئیشەکە بۆ ئەوەی ببیتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵکی زیاتر وشیار بکەنەوە. جگە لە با بڵێن لەو رادیۆیەی لە وەتای ئەو بەڕێوەبەرایەتی و ئەو نووسنگانەی کە دامەزراون هەمویان لە شار و شارۆچکەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لاپەڕی تایبەت بە خۆیان هەیە. باشە، ئەو پەیامانەی کە لە رادیۆکەوە بڵاوەکرێنەوە چین؟ کۆمەڵێک بەرنامەی زۆر باش توانیتمان لە ناو ئەو رادیۆی جێ بکرێتەوە. کۆمەڵێک مامۆستای ئاینی، کۆمەڵێک مامۆستای زانکۆ، توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بەرنمەیان هەیە لە ناو ئەو رادیۆی بۆ ئەوەی زیاتر ئاستی خەڵکی بتوانن بە شێوازێک لە شێوازەکان ئاستی ڕۆشنبیریان بەرز بکەنەوە و ئەو یاسایانەی کە هەیە بتوانن بە باشی کۆنتڕۆلی بکەن. باشە، مەودای پەخشی رادیۆکە چەندە؟ ینی تا کۆ دەڕوات لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پەخشی رادیۆکە هەیە یاخۆت لە ئێستادا لە سنووری پارێزگای هەولێرە؟ لە قۆناغی یەکەم تەنها لە سنووری پارێزگای هەولێرە، بەڵام لە پلاندا هەیە لە ساڵانی داهاتوو و لە ماوەی داهاتوو بتوانن ئەو پەخشە سەرتاسەری هەرێمی کوردستان بگرێتەوە. باشە، کاک سەفین، میدیاکانی تر تا چەندە هاوکارن ڕۆڵیان هەیە لە کەمبوونەوەی
گرفتە خێزانەکان زۆر جار لێرە و لەبێ وترێ میدیا ڕۆڵێکی خراپی گێڕاوە بەڵام ئایا ئەمارەکان ئەومان پێ دەڵێن یان نا بە پێچەوانەوە میدیاکان ڕۆڵیان هەیە لە هۆشیاربوونەوەی خێزان ڕۆڵیان هەیە لە هۆشیاربوونەوەی خانمان بە تایبەت لە مافەکانی خۆیان بە دەنگ بێن بەڕاستی سەبارەت بە میدیاکان ئەگەر باس بکەین دووسەرەیە هەندێکیان بەداخەوە کاریگەری خراپیان هەیە لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕۆژانە ڕووەدا و هەندێکیان هەماهەنگێکی زۆر باشیان هەیە و کاری خۆیان بە پرۆفیشناڵی ئەنجامەدەن بۆ ئەوەی بتوانن بەباشی ئەو ڕووداوانەی کە ڕووشیدا بە جوانی بگاتە خەڵکی و ببیتە مایەی ئەوەی کە کەم ببیتەوە یاخود هەر نەمێنێ. باشە ئێوە تا چەندە وەرکشۆپ و یعنی هەوڵتان داوە با بڵێن لە شێوەی وەرکشۆپا بێ لە شێوەی دروستکردنی پەیوەندیە بێ لەگەڵ کەناڵەکان ینی جۆرێک لەوەی کۆنتاکتان هەبێ بۆی پەیوەندیتانە بێ هەم ئێوە زانیاری دروست بن بەوان زۆر جار خۆتە زای ڕەنگە میدیاکانیش گرفتی ئەوەیانە بێ ینی دەستیان ناگە بە زانیاری دروست بۆیە بەداخەوە میدیاکان جاری وایان خۆیان لای خۆیانەوە جۆرێک لە چیرۆکدا دەڕێژن جۆرێک لە سیناریۆدا دەڕێژن یعنی چەند ئێوە دەرگایەکتان کردوتەوە بۆی کە میدیاکان پێویستیان بە ڕێگەی تر نەبێ زانیاری لێوە وەربگرن بەنسبەت بەڕێوەبەرایەتی ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە ئێستا لە کوردستان هەیە خۆشبەختانە دەرگای بە ڕووی دەسەڵاتی چوارەم کە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ڕاگەیاندن وەڵا کردووە بۆ ئەوەی زۆرترین کەس بێ سەردانی ئەو بەڕێوەبەرایەتیانە بکوە هەر پرسیارێک هەر زانیاریەکیان پێویست بێ کە تاسیر لە ڕوتی لێکۆڵینەوە نەکاوە کاریگەری لەسەر کەیسەکان نەبی بە خۆشحاڵیەوە زانیاریەکانیان پێدرێ و وەرکشۆپ و کۆبنەوەی زۆر گرنگیش ئەنجامدرا لە ساڵانی ڕابردوو لەگەر وەزارەتی ڕۆشنبیری لەگەر کەناڵەکانی ڕاگەیاندن کۆمەڵە شتی زۆر باشیان پێشکەش کرا بۆەوەی لەسەر شێوازەکە ڕێک بکەون لە بابلین ماوەی داهاتوو ئەگەر ڕووداوێک ڕوویدا ئەگەر کارەساتێک ڕوویدا بە چ شێوازێک ئەوانە بێن تەعامل لەگەر ئەو جۆرە کەیسانە بکەن. باشە لە ماوەی ڕابردووە ڕێرێک لایەن حکوومەتی عێراقیەوە دەرچووە دەڵێ و کەسانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سوشیال میدیا بە بڕوای ئەو کەسانی کە بڕیارەکەیان دەرکردووە دەڵێ و کەسانەی کە لە سوشیال میدیا کاریگەرن و کاریگەری دانێن لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی خێزان دروستبوونی کێشەی خێزانی ئەم کەسانە دەستگیرەکەن بە تایبەتەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەبلیک فیگەرن دوایە هەرێمی کوردستان پێویستی بە جێبەجێکردنی بڕیارێکی لەو شێوە بێ یا خود نامە دەست درێژیە بۆ سەر ئازادی کەسی بەخۆی لە کوردستان کۆمەڵێک یاسا هەیە کە هەتا ئێستا لە ناوەڕاست و خواروی عێراق نییە یەک لەو یاسانەی کە ئێستا لە کوردستان هەیە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە بۆیە هەر کەسێک لە ئامێرەکانی پەیوەندی ئەوانەی کە لە کوردستان بەردەستن هەڕەشەک یاخۆت شتێکی نەشیاو یاخۆت هەر کردارێک بکات کە لەگەڵ دابوونەریتی کۆمەلگای مەنەگونجێ یاخود لەگەر با بڵێن هەڕەشەک بی بۆ سەر تاکێک ئەو کەسە ئازادە کە بتانی سکاڵای لەسەر تۆمار بکە بەڵام ئەگەر کەسێک شتێکی باس کرد هیچ کاریگەری لەسەر دابوونەریت نەبوو یاخود هیچ کاریگەری لەسەر کەسایەتی کەسێک نەبوو با بڵێن ناچیتە چوارچێوەی ئەوەی کە لە ڕووی یاسایی ئەتو بتانی دەستگیری بکەی بۆ هەر کەسێک با بڵێن سنوورێکی خۆی هەیە یعنی ئازادیەکانیش دەبی سنووری خۆیان هەبی یعنی ناکرێ لەبەرەوەی ئازادی ڕاها هەیە ئەتو بچی هێرش بکەی سەر کەسی بەرامبەرت و هەموو سنوورەکان ببەزینی هەر کاتێک کە ئەو سنوورانە بەزاندران و کەسی بەرامبەر پێی وا بوو کە هێریشە بۆ سەرەوی و تەشهیرە و شتێکی ناخۆش ڕوویدایە ئەو کاتی ئەتوانی لە ڕێی دادگا سکاڵات تۆمار بکە دوایە بەنسبەت ئەو کەسانەی کە شتی گشتی باسەکان و ئەبیتە هۆی کە کۆمەلگایمە بە شێوازێک لە شێوازەکان تووشی هەندێک شتی ناخۆشە بیتەوە داواکاری گشتی هەیە لێرانە و لە خواروی عێراقیش هەیە ئەو کاتی
داواکاری گشتیە توانی بێتە سەر خات وەسکاڵا لەسەر ئەو جۆرە کەسانە تۆمار بکە کە بوویتە هۆکارێک بۆ ئەوەی کێشە خێزانیەکان یاخۆت ئەو کێشانەی کە هەیە بەرەو زیادبوونە ڕوا وە کۆمەلگا بەرەو داڕمانە بە. باشە. ئامارەکانی توندوتیژی خێزانی یاخۆ توندوتیژی بەرامبەر بە ژنان و خانمان بەراورد بە ژمارەی دانیشتوان لە سەراسیە هەرێمی کوردستان ئامارەکان چۆنن؟ یانی ئامارەکان مەترسیدارن یان لە حاڵەتی ئاسایی نۆرمەڵی خۆیاندان بۆ کۆمەڵگەیەکی وەکو ئێمە بەراورد بە ژمارەی دانیشتوانمان. سەبارەت بە ئەو ئامارانەی ئێستا لەبەردەستن سەبارەت بە هەولێر باسەکەم لەبەرەوەی ئەمن تەنها ئاماری سنووری پارێزگای هەولێرم لەبەردەستە. خۆشبەختانە ئاماری ساڵی 2021 ئەگە بەراوردکە لەگە ساڵی 2022 ئاماری ساڵی 2022 ڕێژەکەی کەمترە. سەبارەت بە بەراوردکردنیش لەگەر ڕێژەی دانیشتوان خۆشبەختانە ئەمە ئەگەر بابلین پێوانەیەک بکرێت لەگەر ستانداردە جیهانیەکان ئەو ئامارانێک کە لە کوردستان هەیە خۆشبەختانە بابلین نەگەیشتیتە حالەتی ئەوەی کە زۆر مەترسیدار بی و لە ستانداردە نێودەوڵەتەکان بابلین تێپەڕانبی و ببیتە هۆی بە تەواوی کۆمەلگا بەرە و شتی زۆر ناخۆش و کارەساتبار هەنگاو بن. باشە بەڕێز کاک سەفین پێ دوایە پەیوەندی بە چیەوە هەیە خۆشبەختانە لە 2021 ژمارەکە زۆرتر بۆ لە 22 ینی لە 2022 کەمتر بۆتەوە پەیوەندی بە چیەوە هەیە ئەو ڕێگە و میکانیزمانی گیراونەتە بەر بۆ هۆشیاربوونەوەی کۆمەلگا یاخۆت تۆندکردنی یاساکان ینی پێ دوایە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەوە گەڕێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری تاکەکانی خێزان لەبەرەوەی ئەو بەڕێوەبەرایەتیەوە کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی و کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوخۆیی هەیە بە بەردەوامی کار لەسەر وشارکردنەوەی تاکەکانی خێزانەکەن. ئەگەر بێت و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندتیژی دژ بە ئافرەتان و خێزان وەربگری بە درێژایی ساڵەکەی بە بەردەوامی لە ناوەندەکانی خوێندن لە شوێنە جیاوازەکان بە بەردەوامی هەوڵی وشارکردنەوەی تاکەکانی خێزانەدان بە بەردەوامی باس لە ئەو یاسانەکەن یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی چۆن بابلێن لە ناوەندەکانی خوێندن ئەوانەی تازە لە قۆناغی ئامادەینە و ئەسنە ناو ئەو تەکنەلۆجیایی کە ئێستا بەردەستە لە هەرێمی کوردستان ئەو لاپەڕا کۆمەڵاتیانەی کە ئێستا خەڵک بەکاری دەینی چۆن بتوانن بە شێوازێکی زۆر باش بەکاری بینن و ئەو کارەساتانەی کە پێشتر ڕوویدایە ئاگادار بکرێنەوە بۆ ئەوەی هەڵی کەسانی پێش خۆیان دووبارە نەکەنەوە. بەڕێز ئەخیری پۆلیس سەفین تایر بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە هەولێر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان.